دیارە ئەمڕۆ بەڕێز مامۆستا عەلی باپیر سەردانی قایم قامەتی قەزای چۆمانی کرد لە چوارچێ و سەردانەیە کە هاتووە ناوچەکە و یەکەی کارگێڕی بەسەرکردەوە ئێمە خۆشحاڵین کە بەسەرکردەوە ڕاگۆڕینەوە لەسەر ئیدارەدانی ناوچەکە و کاروبارەکانمان و ئەو پێشکەوتنانەی لە بواری پرۆژەکان و خزمەتگوزاریەکان لەو ناوچەیە پێشکەش دەکرێت ئەو خزمەتگوزاری ڕۆژانە و ئەوانە باسمان لێوە کرد و خۆشحاڵ بووین کە ئەمڕۆ سەردانی ئێمە کرد.